و ئەگەر پەرلەمانتاری کورد تاکو ئێستا نەیتوانێت بێت دەورێکی باش ببینێ لە پەرلەمانی عێراقا ئایا بۆ لە مەوداچی پێکرد ئایا پەرلەمانتارانی کورد لە پێناوی کووردا دەجەنگێن یا لە پێناوی کورسیدا بینەرمان بن. یەکێک لە ڕێگاکانی پەیوەندی نێوان ناوەند و هەرێمی کوردستان پەرلەمانی عێراقا کە وەک ناوەندێکی دیاری یاسادانان و چاودێری سیر دەکرێت، بەڵام گرفتی سەرەکی ئەم پەرلەمانە هەر لە سەرەتاوە ڕێزنەگرتن بووە لە تەوافق و ماف پێکاتەکان و زاڵبوونی پێکاتەیەکی دیاری مەزهەبی و تائیفی. شەقامی کوردی لە سەروبەندی هەڵبژاردنی ئەم جارەدا بەردەوام ئەم پرسیارە دەکات کە ئایا ڕۆڵی کورد لە پەرلەمان بەم سیاسەتەی ئێستای عێراقەوە چییە؟ ئایا کاندیدەکانی کوردستان دەتوانن بە پێی پێویست نوێنەرایەتی هەرێم بکەن یان بەرژەوەندی تاکە کەسی و سوودی مادی پاڵنەری سەرەکیە؟ چی بکرێت بۆ ئەوەی کورد بە بەهێزی داکۆکی لە مافەکانی خۆی بکات؟ ئەگەر کورد هەمووی بستە بەغدایە، هەر هەمووی بستە بەغدایە، یەک دەستیشبی، یەک ڕەنجبی، هێز و توانای وەچی ڕۆستەمی زاربی، وەچی کیبلەر و وەچی ئەنیشتاینی زیرەک بن لە بەغدایە ئیسفادە ناکەین لەبەرەوەی بەسراحەتەن عەقلیەتی عەرەبی، شۆڤینەتی عەرەبی نەباوەڕی بە دیموکراسیەت هەیە، نەباوەڕی بە دەستور هەیە، نەباوەڕی بە مافی مرۆڤیش هەیە. کێشەی کورد تەنها بە یەک شتی هەڵدەبی ئیعلانی دەوڵەتی سەربەخۆیی کورد، دەوڵەتێکی شارستانی مەدەنی، ئەمە کێشەمە هەڵدەبی ئەگەنا هەتا مای ئەتوو لەگە بەغدایە کێشەت کۆتایی نە لەناو یەک ڕێز ببن شتێک پێیان دەکرێت، بەڵام ئەگەر یەک ڕێز نەبن جیاجیا بن ئەوە دوژمنان حەزیان لەو شتانەیە. ئێمە ئەبێ شتێک بکەین دوژمن حەزی لێ نەکا و دوژمنی کوردیش زۆرە، ناتوانین بڵێن فلان و فستان و فستان لە ناو خۆشە زۆرە، ئەبێ یەک ڕێز بن. ئەوانەی کاندید بوونە سەوابقی باشیان هەبێت لە بنەماڵی باش بن، لە بنەماڵەیە بن تێر بوونە تێر مادیان تێر بوونە چاویان لە مادە نەبێ. هەیە ئیستا کاندیدە دەڵێک خوایەکەی بمە ئەندەمان پەرلەمان و بۆ نەختی پارێک ئەو کاندیدانین لە هەرێمی کوردستان خۆیان کاندید کردەوە بۆ پەرلەمانی عێراق. بەڕای من هیچ شتێکی وایان پێ ناکرێت لەکە شەڕی کورد بکەن لە بەغدا. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکگرتوونینە کەسێکمان دەوێت لەناو کورد لەناو فەقیرا بێ بزانە فەقیر چی دەوێت، نەک کەسێک لە دوورەوە هاتوو بێ برێ من ئەو هاتان بۆ یەکەم و هاتان بۆ یەکەم دوای هیچی پێ نەکرێت. ئێمە بەڕاستی ئەگەر بێت و هەر هەموو کورسیەکانی پەرلەمانی عێراق بەدەست بینین زەحمەتە بەرامبەر ئەو عەرەبە شۆفینیانە ئەمە هیچمان پێ بکرێ، لەبەرەوەی دوژمنمان زۆرە و دوژمنی سەرەکیمان ناوخۆمانە. لەوانەیە بڕێک مناقەشات و هەڵوێستیان هەبی، بەڵام هەمویان نا. هەرچەندە ئەمە ئەو هەموو وێنانە دەبینین کە لێدرای ئەمە وا دەکەین ئێمە وا دەکەین، لەوانەیە هەندێک ئەندام پەرلەمانی پرۆفشنالی تێداوی پێی بکرێ، بەڵام بەدەستەچی چەپلە بەدەستەک لێ نادرێ، ناتوانێت ئەو شتانە جێبەجێ بکات. ماوەی تر پەرلەمانی عێراق جارێکی تر هەڵەبژێڕێتەوە، کوردستانیش بێگومان لەم پرۆسەیە بەشدارە. ئێمە ئەو 15 ساڵە پەرلەمان لە عێراقا پەرلەمان هەڵەبژێردرێ و کوردستانیش بەشداری کردووە و بەڵام ئاگادارین کە کوردستان لە پەرلەمانی عێراقا بڵێن ڕێژەی کەمە. لە سەرەتا بە جۆرێک لە جۆرەکان بەهۆی تەوافقەوە کاریگەری هەبوو لەسەر پەرلەمان، زۆر یاسای تێپەڕان بێت، زۆر یاسای بەکارهێنابێ، بەس سیرەکەین ساڵ بە ساڵ ئەم تەوافقە لە عێراقا نامێنێت. بەڕێزت پێت وایە بۆ لە مەوضوع کورد ئەتوانێت چی بکە لە عێراقا لە پەرلەمانی داهاتووە مەسەلەن؟ بەڵێ پێگەی کورد لە ڕابردوودا بۆیە بەهێزتر بووە لە ئێستاکەدا لەبەرەوەی تەوافقێکە بووە لە بینی ئەو سێ پێگات هەیە لە عێراقدا و ئەو تەوافقەش لەگەڵ دروستکردنەوەی عێراق لە دوای ساڵی 2023 و دوای دەستوری عێراقی لە 2005 بنەمایەکە بووە وەکو جۆرە عورفێکی لێهاتووە ئەگەر لە دەستوری شا ئەماژەی پێ نەدرابێت کە ئەویژەوەیە تەوافقکردن لە بینی پێگاتەکانی کورد و سنە و شیعە. بەڵام وردە لایەنی بەرامبەر لایەنی شیعە کە هەست دەکات پێگەکانی حکومی بەرەو بەهێزی چووە
وەردەوردە بەرەوە دەچێت ئەو تەوافقە نێڵێت بۆیە لە خولی یەکەمی پەرلەمان بەدەگمەن تەنها قانونێک نەبێت کە پەیوەندیدار بوو بە کەرکووک هەڵبژاردننی کەرکووک تەوافقەکە شکێنرا بەڵام لە خولی پێشووە لە مەسلەی واتە کە دەڵم خولی پێشوو خولی 2010 بۆ 2014 لە مەسلەی بودجەیە شکێنرا ئەو تەوافقە و بەرە ئەوە دەچێت تەنانە حکوومەتی زۆرینەی سیاسیش نەک زۆرینەی حکوومەتی باڵدانی تەوافقی سیاسی پێک بێنێ بەڕێزت ئەم بێمنەتبوونی حکوومەتی عێراق حکوومەتی عێراقتیا تاوانبارە یا بە کەفاەتی ئەندام پەرلەمانەکانی خۆمان دەگەڕێتەوە بۆ دوو شتی سەرەکی یەکەم لایەنی بەرامبەرت کە لە سەرەتای دروستبوونی عێراقی لایەنێکی بێ ئەزمون بووە تازە بووە پێویستی بە کورد بووە ئەسڵان هەر سوپای عێراقی سەرەتا لە هێزی پێشمەرگە پێگاتووە وەردەوردە بەرەو بەهێزیەچە هەمیشە وایە بنیارەکانێک کە بەرەو بەهێزیە چەند بێمنە دەبن لە تۆ کە خۆت هاوبەشیان بوویتە و شەریکیان بوویتە خاڵی دووەمیان دەگەڕێتەوە بۆ لاوازی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی هەرێمی کوردستان ڕەنگ بێ بڵێن جەنابە دەڵێن لە پەرلەمانتاران ئەوانە کە خەڵکی کوردستان دەنگیان پیاون و پێشم وایە بەشێکی زۆریان کەفاەتێکی چاکیانتی هەیە ڕەنگ بێ بەشێکیان لە واستەیان نەبێ بەڵام چۆن ئیدارەی دەکەیت چۆن هەر عەرەبی نازان قسە ناکەن من دەڵێم بەشێکی زۆریان هەر 4 ساڵی پەرلەمان قسەیە ناکە نە لیستەکەی و حیزبەکەی دێ هەڵسەنگاندنی بۆ کاو بڵێ ئەرێ تۆ بۆچی چووی بۆ بێ کە 4 ساڵە قسە نەکردووە نە ڕاگەیاندن کارێکیش دێ کە ڕاگەیاندن بیرمان نەچێت لە هەمان کاتە ڕۆڵی چاودێری هەیە ڕۆڵی ڕقابی هەیە بە سەدەسەڵاتەکان ئەو پرسیارەی ڕوبەڕوو بکاتەوە ئەرێ تۆ پێش تەواوبوون با نەڵێن 4 ساڵ دوای تەواوبوونی 2 ساڵ 3 ساڵ ئەرێ پەرلەمانتار تۆ هیچ کرد لەوێ پێویستە ڕاگەیاندن کارەکانیش ئەوەندەی احتیمام ئەدەن بە بابەتە مەحەلی و ناوچەیی و پەیوەندیدار بە شەقامێکی ناو هەرێمەوە ئەوەندە ئەگەیان لە بابەتە گرنگەکان نییە لە بەغا کە ئەمەش بەشێکی دەگەڕێتەوە بۆوان مامۆستا با بڵین پەرلەمانتاری کورد کە ئەچێتە عێراق وەک پەرلەمانتارێک وەک نوێنەری کوردستان ئەچێ بۆ ئێوێ یا وەک نوێنەری هەموو گەلی عێراق ئەگەر نوێنەری هەموو گەلی عێراقا ئێمە گلەیمان نییە بەس ئێمە ناومان ناون پەرلەمانتارەکانی کورد و حیسەیشمان بۆ دیاری کراوە کەچی سێرەکەین هەندێک با نەڵین زۆر هەندێک لەو پەرلەمانتارانەی عێراق کورد لە عێراقا ئەوەنەی دیفاع لە عێراقەکەن و عێراقچەتی ئەکەن و خوانەکەنە سمبولی عێراقچەتی ئەوەنە دیفاعیان نە لە گەلی کورد کرد وەلە نە مافی گەلی کوردستان بەگشتی پێتوانێ ئەمەش بۆ خۆی یەکێکە لەو زەربانی کەوای کردو کورد هیچ دەورێکی نەمێنێت لە پەرلەمانتاری لە پەرلەمانی عێراقا ڕەنگ بێت چەند پەرلەمانتارێک هەبێت لە ڕابردوودا لەم خولەی ئێستای پەرلەماندا بەو شێوازە هەست دەکەین وتارەکانیان دەدەن ڕاستە بە گوێرەی دەستور پەرلەمانتار نوێنەری هەموو خەڵکی عێراقە بەڵام لە ڕاستیە تۆ لە ناوچەیەکە هەڵبژێردراوی بۆیە زیاتر نوێنەرایەتی ئەو ناوچەیە دەکەی ئەو شارەی خۆت دەکەی کە لەوانەیە پێگاتی جیاوەجیاوە زیاتریش پێگاتە نەتەوەیەکی دیاریکە و دەنگی پیاوی بۆیە دەبێت ئەگەداری ئەوە بێ کە ئەگەر دەنگی ناوچەکەی خۆی نەبووایە شارێکی دیکە و دەنگانی نەدەدا بۆیە دەبێت نوێنەرایەتی شارەکەی خۆی بکە ئەو دائیرە ئینتیخابی بکە کە تایە هەڵبژێردراوە و پێویستی شەڕەخنەی جدی هەبێت لەسەر ئەو دەنگانەی کە لە عەرەبەکان زیاتر عێراقچێتیەکان وەکو چۆن دەوترا لە جاران دەیانوت لە مالکی تر بیرەکاتەوە بەڵێ بداخەوە ئەو جۆرە پەرلەمانتارانشمان هەیە. مامۆستا با من نمونەیەک لێرە بێنمەوە بەڕێزشت ئاگاداری سێرەکەین بۆ حەشتی شعبی لە ماوەی نیو ساعتە پەرلەمان یاسای دەرکرد و زۆر لە پەرلەمانتارە کوردەکانیش دەستیان بۆ هەڵبڕی و تەئیدیان کرد کە حەشتی شعبیان کردە شتێکی یاسایی بەڵام هەر ئەوانەی کە ئێمە هاوپەیمانین لەگەڵیانە و دەیان بۆ دەدەین بۆ حەشتی شعبی لە ماوەی 15 ساڵە پێشمەرگە بە یاسایی نەکراوە و تاکو ئێستاش پێشمەرگە هیچ بودجەیەکی نەهە لە عێراق دەتوانێت ئەوە بێ دەبوایە لە کاتی خۆیان لە کاتی تێپەڕانی ئەم یاسایە کە لەم خولەی ئێستای پەرلەمانە تێپەڕێنرا دەبوایە پەرلەمانتارانی کورد نوێنەرایەتی کورد کە بەداخەوە جۆرێک لە تەفرەقە جۆرێک لە ناکۆکی لە نێوان لیستەکانە هەیە چەندە بگەڕێتەوە بۆ ڕابردوو شتێکە بوو پێوترا هاوپەیمانی کوردستانی لەم خولەیە شتێک نەمانای هاوپەیمانی کوردستانی بێ کوتلەی هاوپەیمانی کوردستانی ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناکۆکی لە نێوان لایەنە سیاسی کوردستانیەکاندا هەیە ناکۆکیەکانی کوردستان ڕەنگی یابەوە لەوێ کە دەبوایە ئەو ڕەنگدانەوە زۆرەی نەبوایە هەر چۆنێ بێ دەبوایە لایەنە کوردستانیەکان بە کۆ پێداگریان کردایە کە ئێمە دەنگ نادەین بۆ ئەوە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت کە ئەگە دەنگیشان نەدا بواە لەبەرەوەی یاساکار دێتە پەڕی بۆ مێژوو شتێکیان تۆمار دەکرد کە بەداخەوەی ئێستا بەشێکی زۆر لە پەرلەمانتارانی کوردیش دەنگیان بۆ ئەو یاسایە داوە کە جگە لەوەی کە ئایا حەشتی شعبی تۆ شەڕی لەگەڵتایان هەیە یاخودنا بەڵام شتێکی نادەستوریە دروستبوونی هێزێک لە دەروی سوپای عێراقی زۆر باشە جگە لە هێزی سوپای عێراق و جگە لە پێشمەرگە کە لە دەستورا هاتووە هێزێکی کە نادەستوریە.
یەکێک لە گرفتە یاسایەکانی سیستمی فیدرالی عراق بوونی یەک ئەنجومەنی نوێنەرایەتیە کە خۆی لە پەرلەماندا دەبینێتەوە و ئەم ئەنجومەنەی کە نوێنەرایەتی هەرێمەکان دەکات تا ئێستا دروست نەبووە و ئەمەش بە زیانی هەرێم تەواو بووە. پاشان دەپرسین لە عێراقدا بۆچی پەرلەمان ڕۆڵی ڕاستەقینەی نییە و بەردەوام لەژێر سێبەری دەسەڵاتی جێبەجێکردن و بڕیارەکانی سەرۆکوەزیراندایە. مەسلەی مەجلیسی فیدراڵی یا مەجلیسی ئیتیحادی وەک لە عێراق ناوەندێ. طبعا مەجلیسی ئیتیحادی بەشی دووەمی پەرلەمان، یعنی پەرلەمان لە وڵاتە مڕەکەبەکانە ئەوانەی کە فیدراڵین دوو بەشن و بەڕێز دەزانی پەرلەمان لەگەڵ مەجلیسی فیدراڵی یا مەجلیسی ئەقالیم یا مەجلیسی شیوخ وەک لە ئەمریکا ناوەندێ. لە 2003 تاکو ئێستاش تا ئەم لەحظەیەش ئەم مەجلیسە لە عێراقا دروست نەبوو. بۆ بەڵێ وەکو جەناب دەفەرمووی بە تاکید دەستور لە یەکێک لە مادەکانیان تاکیدی لەسەرەوە کردووە کە دەوڵەتی عێراقی سوڵتەی دەسەڵاتی یاسادانانی لە دوو ئەنجومەن پێک دێ، ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی فیدراڵی. بەڵام تا ئێستا وەکو جەنابت فەرمووت تا ئێستا مەجلیسی دووەمیان مەجلیسی فیدراڵی دروست نەبووە. ڕاستێکە گەڕێتەوە بۆ پێکهاتێ عێراق خۆی و دروستبوونی وەکو دەوڵەتێکی فیدراڵیەوە کە حەقەتە ئەوەیە کە عێراق لەژێر زەبری ئەو گۆڕانکاریەی کە لە 2023 ڕوویدا بە ڕوخانی ڕژێمی عێراقی و جابەشدانیکردنی کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە بنیادنانەوەی عێراقا و مەطلبی کوردیشکەوە بوو ئەبێ عێراق دەوڵەتێکی فیدراڵی بێ و تەسەوریش ئەکرا کە هەموو دەوڵەتێکی فیدراڵی ئەبێ پەرلەمانەکەی لە دوو ئەنجومەن پێک دێ لە ڕاستیان خۆی ئەو هینا ئەو تەسەورە هەبوو کە لە هەتا جەنگی جیهانی یەکەم هەتا جەنگی جیهانی دووەم عەفوان زۆربەی دەوڵەتانی فیدراڵیە سەرجەم دەوڵەتە فیدراڵەکان مەجلیسی دووەمیان هەبوو. بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە دەوڵەتی نوێ دروست بووە دەوڵەتی نوێی فیدراڵیش دروست بووە هەندێکیان مەجلیسی دووەمیان بەتاکید. جا من ئەوە بۆ جەنابت تەواو بکەم کە عێراق بوو بە دەوڵەتێکی فیدراڵی و تەسەوریش ئەکرا کە ئەمە مەطلبی کورد بوو تەسەوریش ئەکرا پەرلەمانەکەی ئەبێت دوو ئەنجومەن بێ بۆیە لەگەڵ مەطلبی کووردا ئەم پەرلەمانە بەو سیغەیە دروستکرا کە یەکێکیان ئەبێ مەجلیسی دووەم هەبێ بەڵام تا ئێستا دروست نەکراوەیە کە لە ڕاستیە قەزەی فیدراڵیەت شتێک نییە لای زۆربەی پێکهاتەکان عێراقیانی بۆ نمونە پێکهاتەی سونە هەر پێی وا بۆ فیدراڵیەت دابەشکردنی عێراقا. جا ئەگەر پەرلەمانی دووەمیش بەشێک بیا شێوازێک لە ئالیەتەکانی ئیشکردنی فیدراڵی بێ ئەویش پێڕەفز بووە. لە دوای ئەوە شیعەش لە ڕاستیە لەمە مەسەلەی فیدراڵیەتە جدی نەبووە. هەر لەبەرەمە ئێمە سەیرەکەین زۆربەی پێکهاتەکانی عێراق ڕەنگە ئێمە بتوانین لە چەند ڕەهەندێکە لە ئاستێک لە ئاستەکانە پێکهاتە عێراقی خۆی وایە لە ئاستێک لە ئاستەکانە لەبەرەوەی عێراق دەوڵەتێکی تازە پێگەشت و یا دەوڵەتێکە لەو دەوڵەتانەشەفان ئیرادەی بەرەو دیموکراتیزەکردنی عێراقیان نییە بەرەو بەتایفی کەواتە کام ئیرادەیە نەبێ پەرلەمانیش لاواز بێ کام پەرلەمانیش لاواز بوو کوردیش لە ناو پەرلەمانەکە هەر ئەگەر قسەزانی عەرەبیش بێ ئەگەر هەمووشیان پەرلەمان بۆ خۆیان بقوتە بۆ نمونە لە نێو سەعاتە حەشدی شعبیەکەنە هێزێکی یاسایی لە ئاخر بەشێ بە پشتیوانی سوڵتەی تەنفیزی کاک سوارانەی حەقت بە جەنابت بڵێم ئەویش ئەوەیە لەم جۆرە لە دەوڵەتانە هەمیشە سوڵتەی تەشریعی بەرەو لاوازی ئەڕا سوڵتەی تەنفیزی بەهێزە بێت لێرە شتێکی ترشێ مەرجعی شیعە هەیە کە لە دەرەوەی مؤسساتی ڕسمی بەتاکید بڕیار ئەدا قساکەوە مبارەکەی ئیشەکانەکە کە لە دواتر لە ساڵحی یەشێک لە پێکهاتەکانەکە بەتاکید شیعەیە. بۆیە لەم چوارچێوەیە ئەوەشی کە جەنابت ئەڵێ پەرلەمان بەهێزە ئەو کاتە بەهێزە کە سوڵتەی تەنفیزی ئەوێ بەهێز بێ سوڵتەی تەنفیزیش بەهێزە ئەو کاتێک کە پێکهاتەی شیعە لە ساڵحی خۆی ئەتوانێت ئاراستێکا بۆ ویستەکانی خۆی ئێمە زانین یەکێک لەو حەقەتانەی کە جەنابت فەرمودوتت کورد بەردەوام بەرەو لاواز بوونە بڕوا عێراق خۆی لە سەردەمێکا کاتیایە بەهێ لاواز بوو خۆی کورتیا پێگەیەکی بەهێز بوو بەڵام عێراقش وردە بەهێزە بێ بەس لە ساڵحی پەرلەمانتاری کورد لێ بۆچی باشە خۆی پرسیارەکە هەر لەسەرەوە نییە کە کورد پەرلەمانتار دەوری پەرلەمانتاری کورد بۆچی باشە قسەکە لەسەرەوەشە کە پەرلەمان خۆی بۆچی باشە لەم جۆرە لە وڵاتانەیە لە ڕاستیە بوونی پەرلەمان بە شێوەیەک لە شێوەکان زۆرترین کەمترین ڕۆڵی پێ ئەدرێت بەڵام حقەتێکیش هەیە ئێمە هەندێک شت هەن ئەبنە هۆی لاوازکردنی ڕۆڵی پەرلەمان و هەندێک شتیش هەن ئەبنە هۆی لاوازکردنی ڕۆڵی کورد لە ناو پەرلەمانە بۆیە بەڵام ئەم شتانەی کە ئەبنە هۆکاری لاوازکردنیان ئەبێ ئەوانە نەمێنن
نەک ئێمە دەست لەسەرەوە بدەین کە وازبا لە پەرلەمان بێنین یا کوردی تربان نوێنەری نەبێت ئەوانە چین کەواز بینیان یەکێک لەوانە فەسادەکات یەکێک دەوانە تەدەخولی حیزب و تەدەخولی پێکهاتێ حزبی کوردی خۆیت یا هەم کورد و هەم عێراقیش باش با بڵین هەموو پەرلەمانتارەکانی کورد عیارە 24 هەموو دڵسۆزن هەموو پێشمەرگن هەموو عربی زان و ئینگلیزی زان و هەموو شتێک ئەتوانم چ دەورێک ببینن لەم حاڵەتەشانێ بڵین هەموو دەماری کورداتیان ئەستورە ئەتوانم چ دەورێک ببینن لە عێراقی کە تۆ پێنجەیەکی شینیت لەنا ئەو پەرلەمانە و هەمووشی بدش بە ژەوندەکانی تۆ ئەوان ئەتوان ئێمە داوای چیان لێ ئەەکەین خۆی قەزیەکە ئەمەیە لە ڕاستیە یەکێک لە حەقەتەکانەوەیە کە کورد هەتا ئێستا قسەیەکی هەیە کە ئەوەیە عێراق فیدراڵی بێ وانە و لەمەش زیاتری داوانە بە یەک ئیقلیم عێراقی بە بە فیدراڵی ڕاستی زەحمەتە خۆی ئەمە وەک چی وایە یاریەک هەیە کە یاری ئەمەی ئەم سەراوسەر بەڵە جەڕەل حەبل لەم سەروانێ چەند کەسە بێ لەو سەریشەوە ئەوەندە هەبێ ئەگینا تەوازون دروست نابێ عادەن لە دەوڵەتی فیدراڵە هەتا ئیقلیمەکان زۆر بن مرکز لاوازە بێ بەڵام هەتاوەکو ئیقلیمەکان کەم بن لە عێراقی شاکە یەک دانەیە وردە مرکز بەهێزە بێ ئێستا ئێمە لەو دۆخەیە ئاشین بەنسبەت کاندیدەکان زۆرن خۆ من هەمیان ناناسم هەتا بڵێم ئەوە تا چەند سەرکەوتویان سەرکەوتونیە بەنسبەت ئەوەی چیان لە بۆ کورد پێ دەکرێتە ئەگە لە بەغدایە بە زۆرینەی دەنگدان بیتن ئەوە هیچیان پێ ناکرێتن بەڵام پێویستە کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا ئەگەر بە ئیتفاقاتی سیاسی بیتن ڕەنگە بتوانین بە گوێرەی دەستور مافەکانی خۆمان بەدەست کاندیدەکان ئێمە هەر نەک ئەو کاندیدان ئێمە چەندەها کورد و چەندەها گەنج و چەندەهانەوەی چاکیشمانەیە شتیش پێکرێ بەس ئایا بەغدا لەگەڵی ڕێدەکەوێ ئایا لەگەڵ بەغدا دێتە دانستانتن ئێمە لەگەڵ عەرب تەجروبەمانێ هەر لە کاتی سەدام حوسێنەوە تا ئەم دەقەوتا کاتەکانی تریش و چەند کاتێکی تریش چەند مێژوویەکی تریش تێپەرکەین احتمالم هەیە بەغدا هیچ نێتە سەر هێڵ و هیچ شتێک نەکرێت شەهیدەکانمان ڕاچاو بکەن بە هەزاران شەهیدماندایە بە هەزاران ئەنفالماندایە لە پێناو چیەکی ناگرێت لە پێناو چ پێم برێ ڕوونکەنە لە پێناو چ ئەگەر دەرێ کوردم بڕۆ کودایەتی بکە کودایەتی ئەوە یەکە یەکدی بگری ئەمە نارم چیان پێ ناکرێ ئەوانی دی چیان پێکرا ئەوانە شەر هەوەندەیان پێکرێ بەڵام هەتا حەدێکیش حەود و تەقەلایە ئەگەر خۆیان بە خۆیان بگیرێت بدەنە قەلبی خۆیان لە کاتی گفتوگۆ لەگەر مناقەشەکردن دەتوانن محاوەلات بکەن بەڵام شەرتی ئەوەتە لەو لای جوابدانەوەیان ئیجابی بی ئایا بانگەشەی هەڵبژاردن لە کوردستان و عێراق بە دروستی بەڕێوە دەچێت ڕۆڵی سۆشیال میدیا لەم هەڵمەتەدا چییە و تا چەند ڕاگەیاندن بووە بە سەکۆی ناساندنی تواناکانی کاندید یان بە پاڵەوانکردنیان پەرلەمانی عێراق لە ئێستا قسەی گەرم لەسەری هێن بازارڕە بینین شڵەژاوە هەمووی خرۆشاوە دنیا پەڕۆیە دنیا ڕسمە باشە پەرلەمانی عێراق چی بۆ ئێمە ئەکا چی بۆ کردوین تاکو ئەم هەرایی بۆ بنینەوە ئایا تەنیا بۆ منفعەتی حیزبی و سیاسیەوە ئەوە نابینی یاخود بۆ منفعەتی شخصی ئێمە ڕەنگە ناڕازی بین تا ڕادەیەکی زۆر لە حسەی کورد لە بەشی کورد لە پەرلەمانی عێراق ئەویش ئەگەڕێتەوە بۆەوەی ئەو قسەی تۆ جوانە ئێمە کەمین بەڵام غیابەکەش فەراغێکی یەکجارتر گەورەتر دروست ئەکات چونکە تۆ مەسەلە لە تەشریعە ئەو یاسانەی کە دائەندرێ تۆ بەشێکی زۆری ژیانی تۆ وابەستەی بە بەشێکی زۆری قوانین کە لە هەرێمی کوردستانایە هێشتا وابەستەیە بە عێراقەوە مەسەلەی دەستوری تۆ هێشتا لە دەستوری عێراق ئێمە هەبینیان نەهات تێپەڕن وانە زۆر شتیش بۆتە ڕێک لە بەردەم ڕاستە ئێستا لە بەغا دوو جۆر هەیە ئەغلەبیە هەیە و لە تەوافقیش هەیە تا ڕادەیەک لە هەندێک ڕووە توافق ئەکرێت چونکە ئەگەر بە ئەغلەبێ بێت زۆربەی شتەکان ئەگەر بە ئەغلەبێ بێت زۆر لە کەمینە و نەتەوەکان بە تایبەتی کورد مەسەلەن لایەنەکە ئەوانەی کەمە نەتەوەیەکانی تریان ئەوانەی کە کەمینەن حەقیان ئەفەوتێ لە بەغا بەڵام تاوەکو ئێستا لە زۆر شتا تا ڕادەیەک تەوافق کراوە قەوارەی هەرێممان کیانی هەرێم ئەمانە هێشتا لە دەستورە کێشەی لەسەرە تۆ ئەمە بەجێ بهێڵیت ئەو کاتە تۆ بێت هەرێمێکی سەربەخۆ باش ناکرێ ئێمە لە من وەکو ئەکادیمیەک ناتوانم بڵێم هیچ نەکراوە چکە شت کراوە بەڵام بە حەجمی خۆت شت کراوە بە حەجمی خۆمان شت کراوە تاوەکو تۆ زۆرتر ببیت ڕێژەکەت زۆرتر بێت حتمما شتەکە زۆرترە بەڵام لە پەرلەمان نابیت یعنی چۆن زۆرە بیت
مثلا حکوومەتی عراق تا ئێستا رازینی ئەسڵەن ئامارێکی ڕسمیش بکات بزانێت کورد چنە هەر بە ئەڵا قۆیسەر ئەوەی بۆ دانای ناڕزایەتی هەیە لە مەسەن لە ئیشەکانی پەرلەمان ناڕزایەتی لە کارەکان مەسەن هەتاوکو ئێستا سەر ژمێرێکی وانەیە کە تۆ ڕێژە ئەو ڕێژەی کە بۆی تهدید کردووی هەروایە بەڵام بە تێڕوانینی من غیابی ئێمە لە پەرلەمانە نەبوونی کورد لە پەرلەمانە هەتاوەکو تۆ بەشێکبی لە وڵاتەوە هەتاوەکو بەشێکبی لەو مەرکەزەوە تاوەکو مەسەلە دەستوریەکان پێویست بەو هەبێ ناتوانانی بڵێ ئێمە نەبوونمان لەوێ بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەدای پەرلەمان هەیە قسەمان لەسەر ئەدای پەرلەمانتارەکانمان هەیە قسەمان لەسەر ئەدای حکومەت هەیە قسەمان لەسەر تەواجودی کورد هەیە بەڕاستی لە پێگە لە هێنە سیاسیەکانە لێرە ڕاوەستینە سەر پەرلەمان بێنە سەر مەسەلەی ڕاگەاندن و پەرلەمان ینی ئێمە سیرەکەین ینی ڕاگەاندن زۆر مەشغوڵە نەک ڕاگەاندن تەنیا لە کەناڵی تەلەڤیزۆنە بۆ نمونە سەرجادەکان سیرکەوە ئێستا ئەگەر کامێراکە درەوەمان پیشان بە ئاڵاکانی زۆربەی حیزبەکان ئەمەنەوەی نوێ ئەوە گۆڕانەوە ئەوانی ترە بە ئاسمانە ئاشەکێتەوە یعنی دەوری گۆڕە ڕاگەاندن لەم مەسەلە چۆن نەبینیت چ بە لەسەر جادەکان کە چوەکو تەلەڤیزۆن و رادیۆ و کەناڵەکان پێت وایە ئەمە دیاردەیەکی تەندروستە کە ئەبینرێ ئێستا لە ناو شکاندنیش بێگومان ئەو دوایی نەسەری ئەمە بە پێی وڵاتانی پێشکەوتو نەخێر دیاردەیەکی تەندروست نییە بەڵام ئێمە لەبەر ئەوەی سیستمی میدیایمان لە هەرێمی کوردستانە سیستمێکی حیزبیە سیستمی حکومڕانی سیستمەکە حیزبیە سیستمی میدیاش حیزبیە لە وڵاتانێکی پێشکەوتوی وەکو بەریتانیا وەکو ئەوانە لە ڕۆژانی هەڵبژاردنە هیچ فەرقێک نابینی لەگەڵ ڕۆژە ئاسایەکانە هیچ تەناف و هینێک نابینی تەنها سەرۆک حیزبەکان ئەگەر توانی بێتی چەند ڕیکلامێک بۆ دیبەیتێکەکە مناظەرەیەکی بۆکرد لەبەرەوە لەوێ میدیای نیشتمانە و میدیای خەڵکە لەبەرەوە ئێمە مادەم میدیای نیشتمانیمان نێ و مادەم میدیامان ڕێک نەخراوە میدیاکانمان میدیا حیزبین هەر ئەوەی لێ چاوەڕوانەکرێەوە سیستمەکە بەو شێوازێ ئەگینا بۆ نمونە لە ئەوروپا بۆچی حیزبەکان کاندید ڕیکلام ناکە لەبەر کاندید پارەی نییە کە ڕیکلامکە تەنها سەرۆکی حیزبەکە ئەگەر بتوانێت ڕیپۆرتاژێ لێرە پاران لە چوو لێرەش پاران نییە مەگەر حیزب دابینیەکە هەر شێوەیەک دابینەکە بەڕاستی خەرجیەکی زۆر و بودجەیەکی زۆری نیشتمانەچێتەوە بانگەشی هەڵبژاردنەوە کە بە ڕای من وەکو سپۆڕێکی بواری ڕاگەیاندن ڕێژەیەکی زۆری ئەو ڕیکلامە بازرگای ئەو ڕیکلامە هەڵبژاردانە بەزایە ئەچێت و نابێت هۆی کەسبی دەنگکردن دکتۆرە نزاکەت ئەکرد ڕاگەاندن بکەین بە چەند بەشێکەوە بەشێکی گەورەی لە ئێستا کە ئەتوانین بڵین بەشی هەرە زاڵی بریتە لە سۆشیال میدیا ئێستا سۆشیال میدیا بەرامبەر بە ئەم هەڵبژاردن و پەرلەمانتار و ئەمانە تقریباً ڕایەکی سەلبی بەسەری ئازاڵە بۆ نمونەڵێن پەرلەمانتار بەسەچێت بۆ پارەکۆکردنەوەی خۆی جنایشی چی لەوێ پەرلەمانتار لە سەتا ئەوانیان عەربی هەر نازانن قسە بکەن زۆریانڵێن ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەیە پەرلەمانتارمان هەر نەدیوە لەوانێت دە پەرلەمانتارمان بینی بێ کە دەوریان بۆ ئەکتیڤ بوون بە چاگیا بەخراپ ئەوانەی تر لە جێی مردوو بوون نە قسەیەکیان هەیە نە لە کەناڵەکە دەرەکەون نە کاریگەرییان هەیە کەواتە ئەمە بەس چون بۆ ئیمتیازاتی شخصی خوان تەنانەت ئیمتیازاتی حیزبیشیان لێ کاک سۆرا مەسەلەی سۆشیال میدیا بە میدیای دیموکراسی ناو جەنداکرێن ڕۆیکە لە ناوەکانی پێڵە میدیای دیموکراسی چاوێکی ترە بۆ ڕقابە و دەرگایەکی ترە بۆ ئازادی و خەڵک زۆر میدیای دەستی هاوڵاتیە لەبەرەوە هاوڵاتیەوەی کە لە کەناڵە ناتوانێ و ناوێرەوەیان نەتوانێ بێڵێ لەوێ گزارشتە لە ناخی هاوڵاتی واقعیەکی ناخی ئەم هاوڵاتیە بەڕاستی مەسەلەی پەرلەمانتار دەورێکی سەلبی هەیە ئەمە کۆمەڵە شت هەیە کە وای کردو ئەمە تێڕوانینی خەڵک بۆ پەرلەمان بەڕاستی تێڕوانینێکی سلبیە و ئەمە تەسیری هەیە لەسەر حیزبەکان و لەسەر کاندیدەکان و خەڵکێگە ئێستا خۆی ناوێرە خۆی بدا لە ئیمکانیەتیشی هەیە و تواناشی هەیە و حیزبیش پێڵێ بەڵام ئەوەندە وێنای پەرلەمانتارەوە وێنای پەرلەمان بەداخەوە ناشرینە لە بەرچاوی خەڵکی خەڵک ناوێرێ خۆی ناشرین بووە ئێستا ناشرینە کێ ناشرین کردووە من بەشێکی پەرلەمانتار بەڕاستی ناشرینی کردووە بەشێکیشی ئێمە زۆر زوڵم نەکەین لەوە ئێمە نازانین واقعی پەرلەمان چییە بۆ نمونە تەواصولێک نییە لە نێوان خەڵک و پەرلەمانە دکتۆرە نەزاکەت دیوێکی تری ئەم ڕاگەاندنەی ئەمڕۆی ئەمە کۆمەڵک ڕووی ناشرینی لێکردوون بە پاڵەوان کە ئەسڵەن ئەگەر لە شوێنی ترابێ بە تومەتی ناپاچی گەورە یا خیانەتی عوزما درە بە محکەمە لای ئێمە ئەو پەرلەمانتارەی کە خیانەتی عوزمای کردو کراوە بە
پاڵەوان هەلەڕی ڕاگەاندنەکەی تۆشەوکە کاک سۆرانێکە یەکێ لە خیانەتەکانی ڕاگەاندنی کوردی باباسی بکەین بە خیانەت بە ڕقمکردنی کۆمەڵی خەڵکە کە لە داخەوە ئەڵێم کە ڕەنگە ئەو خۆشایانی ئەو پێگەیە نەبێکە ئەدرێتێ ئەنی ئەم خیانەتەکەی چییە؟ خیانەتی ڕاگەانی کوردی مەبەستم لە چێ؟ خەڵکانێکە کا بە ڕقم بەڵام ئەم خەڵکە شایانی ئەوە نیە ئەو پێگەی هەبێ ینی ئەو واقعی هەبێ میدیای کوردی لەبەر ئەوەی کە میدیایەکە بەدەست حیزبەوەیە بە مەزاجی خۆیان ئیشی پێەکەن ڕاگەیاندنێکە ینی هەر کەسێ بانگەشە بۆ خۆی ئەکا بەریتانیا لە ئەوروپا ساڵێکی بمێنێ 6 مانگی ئەمێنێ کە دەورەکە تەواو ئەبێ ئەو سەرۆک حیزبەی کە چۆتە دەسەڵات ئەو کەسانی کە چوونەتە دەسەڵات ئەیان خاتە ژێر مڕاقەبەوە لاپەڕە بە لاپەڕە وعدەکانیان بۆ هەڵەداتەوە ئادەی چەندت کردووە چەندت نەکردووە. لەبەرەوەی ژمارەی کورسیەکانی کوردستان لە پەرلەمانی عێراق لە ڕووی ژمارەوە بەردەوام کەمینەیە هەر بۆیە جگە لە جەختکردن لەسەر سازان و تەوافق دەبێ پێداگری لەسەر بەرزی ئاستی ئەندامە کوردەکان و شارەزایی و لێهاتوویان بکرێت بۆ ئەوەی بۆشایی کەمینەی پێپڕ بکاتەوە.